ام دي زیاتر گوتو بیجی لسر بکن لگل دکتور خالد حیدر که شارازای آبوریه جبغدا لگل ما ویجار دکتور سپاس بو آماده بونا و افراو شعراق تیدانها در باز دبیتن و کوا کریه گباش زیادتر لسر آبوریه کی دروز ببیتن گیشوت اوی که اماجکان همو وانیشان دادریتن که لانه سیاسیه کانیش لوادی دیاری کراوی دستوری دا نتوانن بربجێری سەرۆکایەتی حکوومەت یەکلا بکەن لە دووخەکی وادا عێراق دەتوانێت چۆن ئەو بارەی لەسەر خۆیەتی لەسەر دارایەکەی خۆیەتی سۆک بکاتن دکتۆر چ ڕێیەکی لە پێشە؟ بەڵێ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی دەربارەی ئەمە بە تەکید ئەوەی کە باس ئەکرێت چەند سیناریۆیەک هەیە سیناریۆ یەکەم ئەوەیە کە خودی بەڕێز سوودانی ینی دووبارە ببێتەوە جارێکی تر بۆ ویلایەی دووەم بۆ خولی دووەم جارێکی تر وەکو کەسێکی تاڕادەیەک پەسەندکراو لەلایەنی ئەمریکا لە هەمان کات لەگەڵ ئێرانیشا گفتوگۆ و مناقشاتی چاکی هەبووە و تاڕادەیەکی زۆریش کاریگەری هەبوو لەسەرەوەی کە نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار جێگیر بێ وەکو ڕسمی و ئەوەی کە لە بازارەکانی تری عێراقیش هەبوو بازاری دۆلار تا ڕادەیەکی زۆر دوور نەبوو لەو نرخە بۆیە بەڕێز سوودانی وەکو کاندیدیەکی پەسەند با بڵین پەسەند کراو یاخود قوبول کراو لەلایەنی هەردوو لە ئەمریکا و ئێران تا ڕادەیەک ئەگەرێکی زۆر هەیە کە دووبارە ببێتەوە جارێکی تر ببێتەوە سەرۆکوەزیران دکتۆر لە هەمان کات دوو کاندیدی تریش هەیە دوو کاندیدەکەی تریش ئەوان تا ڕادەیەکی زۆر ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگیەکە حەزەکەن کە ئەوان وەکو چوارچێوە خۆیان کۆنتترۆلی سەرۆکوەزیرانی داهاتوو بکەن بۆ ئەوەی بڕیارەکان لای خۆیان بێت کە بڕیاریش لای خۆیان بوو بەو شێوازە تا ڕادێک سەرۆکوەزیرانەکە لاواز بێ ئەوە کاریگەری نەرێنی ئەبێ لەسەر نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار سیناریۆکی تریش ئەوەیە کە ئەم بۆشاییە یاساییە هەبێت کە وای لەکە کە یعنی جێبەجێ نەکرێت ینی بورگەکانی دەستور لەم بوارە و کەس هەڵ نەبژێردرێت ئەو وای لەکە وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا حکوومەتێکی باڕکار بەڕێکەر هەبێت کە نەتوانێت بودجە پەسەند بکات و پرۆژە پەسەند بکات و نەتوانێت قەرز بکات و پارەدارکردنی حکوومەت بڕیاری لەسەر نەدرێت ئەوەش کاریگەری خراپی ئەبێ لەسەر نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار باشە چ ڕێیەک لە پێشە دکتۆر دەمێت گەمە وەڵامێکی بەو شێوەیە بە پێی شەڕەزای خۆتان کە لە دووخەکی وادا ئەگەر هات و ڕێک نەکەوتن لەسەر کاندیدێک حکوومەت پێک نەهێنرا وادە دەستوریەکە تێپەڕی گەروی هورموز ئاستان کراوە نەوتەکەی کەمتر هەناردە دەکرێتن ئەوش کە ڕێی کوردستانەوە دەچێتن بێگومان دەتوانێت چی بکە دەستی بکوێ ببەتن داهاتێکی دەست بکەوێتن ئەوە تا داهاتی نەوتیش لە ئەمریکاوە ئاستان کراوە نایە بەڵێ بەڵێ خۆی طبعاً جنابتان ئەزان لێرە ئێستەوەی کە بەڕێستان لاینەکە ئاماژە پێدرا لەو پێشکی و لەو گفتوگۆوە کە بۆری نەوت بە نمونە سێ چوار سەرچاوە و جێگرەوە هەبێ بۆ هەناردەکردنی نەوت بەڵام ئەوە ماوەی دەوێت ئەوە ناکرێت و تا ئێستش یعنیەوەی کە دیارە بەڵێ ١٧ لە بەرەمهێنان و هەناردەکردنی نەوتی عێراقی زۆر زیاتر لە ١٧ شکەمی کردووە ئەومش کاریگەریکی خراپیە بوو لەسەر ئەو بڕەپارەی کە دۆلار ئەوەی کە لە عێراقیەوە ئەمریکا دوا وەجبەی پارە کە تقریبا 500 میلیۆن دۆلار بوو نەینارد موالێ کردووە کە دیسان جارێکی تر نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار زیاد بکات ئەمەش کاریگەریکی خراپی ئەبێ لەسەر ئاستی بژێوی ژیان وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا کە نرخی شتومە کە زۆرینەی بابەتەکان لە دەرەوە هاوردەکرێن زیادی کردووە بۆیە لێرە با بڵێن ئەو بەڕێز سوودانی ئەگەر جارێکی تر با بڵێن ببێتەوە سەرۆکوەزیران جارێکی تر بۆ خولێکی تر تەسەوڕەکەمەوە باشترین بژاردەیە دکتۆر ئەوە بۆ دوور ماودە دەکرێت باشترین بژاردە بێتن بۆ داهاتوو بەڵام بۆ ئێستا بۆ کورت ماودە دەتوانێت چ بکاتن
ئێستا وەکو عەرزی جەنابتانم کرد مادام حکوومەتەکە کار بەڕێکەرە هیچ دەسەڵاتێکی نییە کە دۆخی دارایی عێراق تا ڕادەیەکی زۆر بگۆڕێ و بەڕێستان باش ئەزان ئێستا بە نمونە کە حکوومەتی کار بەڕێکرد دەسەڵاتی ئەوەی نییە کە بە هەنگاو بنێ بۆ ئەوەی کە پرۆژە یاسای بودجە بەرز بکاتەوە بۆ پەرلەمان دوای پەسەند بکرێتون بکرێت ئەو ڕۆڵە ناگێڕێت دەسەڵاتی ئەوەی نییە بۆیە بۆشایەکی دەستوری ئەبێت ئەوە کاریگەریکی زۆر خراپی ئەبێ لەسەر چی لەسەر نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار بڕی ئەو دۆلار دوور ماودە دەتوانین لە چه ئاستێکی نرخی دینار بەرامبەر دولار ببینین ئەو خراپیە کە باز دەکەی ئەگەر پێناسە بکەین شی بکەینەوە کەواتە لە چه ئاستێک دەتوانین ببینین بەڵێ ئەگەر خۆنە خواستەوە بەردەوام بوو من تەسەوریەوە کەم ئەگەر ئەمریکا پارە بنێرێت تا ڕادەیەکی زۆر نرخەکە زۆر زیاد ناکە بەڵام ئەگەر درێژەی پێکێشاوە این بوو با بڵین دوورمەوداتر بوو زیاتر با بڵین لەوەی کە ئێستا هەیە ئێستا ئەزانم جەنابتان هەموو سەرۆکاتی کۆماری عێراق لە وادەی خۆی پەسەند نەکرا ئێستا بە هەمان شێواز دیارە تا ئێستاش کە پەسەند نەکراوە کەسێک کە تەنها کاندید بێ لە چوارچێوەی هەماهنگگی ئەمە وای لەکە وەکو عەرزی جەنابتانم کرد ببێتە کاریگەریکی زۆر خراپ لەسەر نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار بۆیە باشترین بژاردە بە تەسەوری من هەر دووبارەکردنەوەی سوودانی بێ لەم کات و لەم سەردەما باشترین بژاردە ئەبێ کە لە هەردوو لا پەسەند کراوە لە لایەنی ئەمریکا و لە لایەنی ئێرانیش. دکتۆر ئەگەر هات و دەرگای کرایەوە توانیان بودجەیەکیان نرد بوو پەرلەمان پڕۆژە یاسایەکیان نرد پێتان وایە دەستکاری بەهای دولار بکرێتن ئەمجار نرخە فەرمیەکە پێویستی پێیەتی عێراق؟ بەڵێ لە حاڵەتێکە ئیتر سەرۆکوەزیران دامەزرا بەڵێ بەو شێوازە باس لەوە ئەکرێت کە خودی بەڕێز سوودانی بڕیاری ئەوەی دابوو بەڵێنی ئەوەی دابوو کە نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار بیکاتە 1300 نەک 1332 کەمی بکاتەوە ئەوەش کاریگەری ئەرێنی ئەبێ بە تەکید لەسەر ئاسی بژێوی ژیان بەڵێ وا بڕیاری دابوو بەڵێنی دابوو کەوای لێ بکات ئیتر ئایا ئەو ئەبێتە سەرۆکوەزیران جارێکی تر ئەگەر بوو ئەو تەسەورەکەم ئەو بەڵێنە بتوانێت جێبەجێ بکات طبعا بە ڕەچاوکردنی دۆخی ناوچەکە بە گشتی خۆتان جەنابتان ئەزان ئێستا لە ژێر فشاری شەڕی و هەڕەشەکانی ئەمریکا و ئیسرائیلە بەرامبەر بە لەسەر ئێران. سپاس دکتۆر زۆر سپاس دکتۆر خالد حەیدەر شەڕازەیە ئابووری ژە بەغدا لەگەڵ مەبوون ماندوو نەزانەکەم.